پێشوازی و دڵخۆشی بۆ ڕۆژێکی نوێی خوێندن، یاری و چێژ و کێبڕکێ لەگەڵ یاریە نوێەکانی سەردەم، کۆڵنەدان لە بەردەم شکستەکان، وردبوونەوە و خوێندنەوە و توێژینەوە لە ناو کتێبخانەیەکی دەوڵەمەند بە کتێبدا. ڕاوێژ و دەربڕینی بۆچوونەکان، زانست و تەکنۆلۆژیای نوێ و فێربوون و بەکارهێنانی، خوێندن و وانەی کردداری لە تاقیگە مۆدێرن و پێشکەوتووەکانی زانستدا. ئاواز و چێژ و ئاهەنگ و شادی، ئاگاداربوون لە تەندروستی و چاودێریکردنی، هەموو ئەمانە لە تایبەتمەندیەکانی ئامادەیی مارگرێتی ناحکومی. مارگرێت هیوایەک بۆ ئایندەی منداڵەکانتان.